لەسەر پرسی زەوی و خانۆزە دەڕۆکان کە لە هەرێمی کوردستانداهان بە دیاریکراوی لە سنووری ئیدارەی سلێمانیدا هەڵمەتێک دەستی پێ کردووە بۆ ڕێکاری پێویست بۆ ئەم خان و زەویانە کە چەند ناوچەیەکی دیاریکراو دەگرێتەوە و لە ماوەی ڕابردوشدا چەند جارێک سەرک شارەوانیەکان ئاگاداریان بڵاو دەکردەوە کە ئەو هاوڵاتیانی زەوی زێدەڕۆیان هەیە پێویستە ڕێکاری پێویست بگرنەبەر سەردانی شارەوانیەکان بکەن بۆ ئەو ڕێکارانەی کە پێیان دەدرێت لێسادا هەڵمەتەکە دەستی پێ کردووە لەسەرم بابەتە من میوانێک بدەبێت بتوگەی زیاتر لەگەڵ بەڕێز عوسمان ئەنوەر کە بەڕێزیان بەڕێوەبەری ناحیەی بەکرەجۆن ڕاستەخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی ئێمەیە کاک عوسمان زۆر سپاس بۆ ئامادە بوونێت ئەو هەڵمەتەی کە وا بڕیار بوو ڕێکاری پێویست بۆ ئەو خانوانی کە زێدەڕۆن لە ئیداری شاری سلێمانیدا ڕێکاری پێویستیان بۆ بگی ئێستادا هەڵمەتەکە دەستی پێ کردووە کوێ دەگرێتەوە ئەو مڵک و زەویانە بە دیاریکراوی کامانن تیجارین یاخود خانووی هاوڵاتیانە. زۆر سپاس بۆ بەڕێستان. هەڵبەتە ئێمە کار بە یاسای ژمارە 2021 تایبەت بە تاپۆکنی خانۆ بێ تاپۆکان کە ڕاستکراوە و هەموارکراوەی یاسای ژمارە 3 ساڵی 2019ەیە لە هەمان کاتە ڕێنمایی ژمارە 3 ساڵی 2021 وەزارەتی شارەوانی جێبەجێ دەکەین. بەپێی ئەو یاسایە پێویستە چەند لیژنەیەک پێ بهێنرێت لیژنەیەکی باڵا کە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی کە مەڵبەندی قەزاکاگرێتەوەوانێ جەنابی پارێزگار خۆی سەرۆکی لیژنەکەیە و لەگەڵ لایەنی پەیوەندیدارەکان کە بەڕێوەبەری گشتی شارەوانیەکان و سەرۆکاتی شارەوانی سلێمانی و بەڕێوەبەری گشتی شارەوانیەکان و بەڕێوەبەری تۆمارکردنی خانوبەرەیە تاپۆ لەگەڵ ئەو وەزارەتی دارایی ئەمە لیژنەی باڵایە لە هەمان کاتا چەند لیژنەیەکی فەرعی لە پێک دێت لەلایەن شارەوانیەکانەوە بەمبەستی کە لە ئەندازیار و مەساح و ئانە پێک دێت بۆ کەشفکردنی شوێنەکە لیژنەیەکی تریش پێک دێت تایبەتە بە لیژنەی خەمڵاندنی نرخی ئەوە کە لە دایرەی تاپۆ و زەریبە و وەزارەتی دارایی پێک دێت نوێنەرەکانی ئەوان. ئەم لیژنە باڵایە ئەم یاسایە لە ساڵێکی دیاری کردووە کە لە نۆی 2021 بۆ نۆی 2022 پێویستە لەسەر هاوڵاتیان ئەو هاوڵاتیانەی کە خانووی بێتاپۆیان هەیە و تەجاوزیان کردووە داواکاری پێشکەش بە لایەنی پەیوەندیدارکەن کە ئەو لیژنەیە لە پارێزگای سلێمانی پێویستە پێشکەش بە پارێزگای سلێمانی بکرێت لە قەزا و ناحیەکانی دەرەوەی پارێزگای سلێمانی مەڵبەندی قەزای دەرەوەی سلێمانی پێویستە پێشکەش بە قایم قامە بەڕێزەکان بکرێتەوەوان لیژنەی باڵان لە سنوورەکانی خۆیانە و لیژنە فەرعیەکان کە لە بەڕێوەبەری ناحیەکان پێکاتووە. ئێمە ئەوەی کە تایبەتە بە پارێزگای سلێمانی کە تایبەت بەڕێوەبەرایەتی ناحیەی عربەت و قایمقامەتی مەرکەزی سلێمانی و بەڕێوەبەرایەتی ناحیەی بەکرەجۆیە پێویستە ئەو هاوڵاتیانەی کە زیادە ڕەویان کردووە پێش بەرواری 12/2020 خانووە تێیدا نیشتەجێن یا کرێچیتیایە تایبەتە بە سەکەن بە دەرەجەیەک بەس ئەوانە شمولەکەن پێویستە پشگیریەکی مختاری ناوچەکەیان ئەنجومەنی ناوچەکەیان بێنن لەگەڵ داواکاریەکە پێشکەش بە ئەو لیژنە بەڕێزەکەن کە لە پارێزگای سلێمانی پێکێنراوە بەشی یاسا سەرپەرشتیەکە. باشە کێنە و کەسانی کە ناتوانرێت ئەم ڕێکارە یاسایانیان بۆ بگیرێتە بەر ئەو خانوانی کە بێناون مامەڵەی بەناوکردنیان بۆ ناکرێت یعنی زێدەڕۆییان تێدا کرابێت و ڕێکارێکی یاسا هەیە بێ ئەمان نەگرێتەوە. بەڵێ ئەوەی کە عەرزم کردی ئەوەی کە شمولەکە پێویستە سەکەن بێ کە زۆرترین خەڵک هاوڵاتی سودمەند دەبێ ئەو ئاماری کە من ئەمڕۆ لەگەڵ کاکپشتیوان بەشی یاسا پرسیارم لێ کرد نزیکەی 5,000 ناو تۆمار کراوە لەم کاتەیە و زیاتر لە 8,000 تەڵەبیشیان پێشکەش کراوە. حملەیەکمان بە شێوەیەکی گشتی دەست پێ کردووە ئەو حملەیە لە ڕۆژی 4/8/2022 لەم ماوەی پێشوەیە بەندەوەکو بەڕێوەبەری ناحیەی بەکرەجۆ و لەگەڵ نوێنەری سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و نوێنەری بەڕێوەبەریەتی گشتی شارەوانەکانی سلێمانی و بەشی یاسا کە نوێنەرایەتی بەڕێز جەنابی پارێزگاریانە کرد لە هۆڵی ئەنجومەنی پارێزگا کۆبنەوەمان لەگەڵ سەرجەم ئەنجومەن و موختارەکانی سنووری پارێزگای سلێمانی کرد و ڕێنمایی پێویستمان پێشکەشکردن کە پێویستە بەرچاوڕوونی و هاوکاری هاوڵاتەکانی سنوورەکانیان بکەن و بە ئاسانی ئەو ڕێنمایانە بگەێنە هاوڵاتەکان تا ئەو مافەیان نەفەوتێت. داوامان لێکردون هیچ شتێک نایە بەس تەنها ئەو داواکاریە عریزەیەکە پێشکەشیەکەن پێش بەرواری نۆی 2022 داواکاریەکە لەگەڵ تەیدی ئەنجومەن و موختارەکە بە زۆر دوشتەیەوێت لەگەڵ کۆپی کارتی نیشتیمانی و فۆرمبایەکەی پێشکەش بە ئەنجومەنی پێشکەش بە پارێزگای سلێمانی بکرن تا مافیان نەفەوتێت لەبەرەوەی ئەگەر بوو بە دەی نۆ
با هاوڵاتیەکە مافیشی هەبێت کە تەڵەبی تەقدیم نەکەی مافەکەی دوامۆڵەت کەواتە دوامۆڵەت نۆی نوێیە نۆی نۆی 2022 داواکاریەکەی پێشکەشکە بە پارێزگای سلێمانی و ئەو شوێنە تەجاوزانەی کە نایانگرێتەوانێ خۆی لەوەی بینێتەوە مەسەلەن شوێنێکی توجاری بێش مەشمول نابێت بەم یاسایە چکە ئەم یاسایە حکمەتەکەی کە دەرچووە بۆ چارەسەرکردنی کێشەی سەکەنە چیان بسەردێم شوێنە بازرگانیانە بەپی ئەم یاسایە شمول ناکات ئەو دواتر ڕێکاری دیکە دەگیرێتە بەربوویان مەسەلەن ڕێکخراوەکانن بینایەکیان هەیە تەجاوز دروستیان کرد لەسەر مڵکی دەوڵەتە ئەمە شمول ناکە کابرا گەوڕێکی کردووە لەسەر مڵک ئەمە شمول ناکە شوێنی بازرگانیە باڵەخانەی گەورەیە کردویانە یان لە یەک خان و زیاتر تۆ تەجاوزێکە کردووە یەک خانوەکرێ بەناوتەوە ئەوی ترت بە تەجاوز بۆ اعتیبارەکرێ ئەگەڕێتەوە بۆ شارەوانی ئەو کاتە بەکرێ بە یاسای بەڕێکەرەکانی خۆیان دەبێتە مڵکی دەوڵەت و شارەوانی بەکرێت دەیدا بۆ هاوڵاتیە باشە ئەو چەند شوێنی دیکە کە باسە کرد بۆ نمونە ئەوانی کە ڕێکخراوەکان خانوو یەک شوێنێکی دیاریکراویان تیا دروستکردووە یاخود شوێنێکی ئاژەڵداریە ئەمانەوەکو خۆیان دەمێنێتەوە تاکو ڕێکاری و یاسای دیکە بۆیان دەردەچێت یاسای شارەوانیەکان دەبێتە مڵکی شارەوانی بەکرێ پێیان دەداتەوە ئەو کاتا بکرێبێت بەڵێ دەبێت کرێ بدە باشە کاک عوسمان دەمێت بزانم ژماری ئەو خانوانی کە لێسادا بێناون کاری بەناوکردنیان بۆ دەکرێت خۆی لە چ نادەبینێتەوە و چنێک خەڵکی دانیشتوانی بەکرەجۆ بەدەم داواکەوە هاتوون وڵا بەسپاسەوانێ من وەک عەرزم کردی کۆبنەوەمان بەدەر لەوە کۆبنەوەی تایبەتم لەگەڵ ئەنجومەنی موختارەکانی سنوورەکەی خۆم کردووە ڕێنمایی تەواو پێویستم پێداون بەڵام بەکرێجۆ بە حکمیەوەی کە زۆنێکە ڕوبەری جوغرافیەکەی وایە نزیکە لە سنتەری شارەوە هەڵبەتە زۆرترین تەجاوز و زیادەڕەوەکان کراونەتە سەر ئەو زۆنەی من کە گوندەکانی دەوروبەرێکێتەوە لە ئێستاە کەوتونەتە ناو ماستەرپلانی سلێمانیەوە بۆیە من ڕێنمایی ماوە بە ئەنجومەنەکان و مختارە بەڕێزەکان کە لە ڕێگەی خۆیانەوە بە سووتنی کات هاوڵاتیەکانیان ڕاست پێرن بچن ئەو تەڵەبە تەقدیم کە چکە ئەگەر تەقدیمینەکە مافی خۆی دەفەوتێت خۆی زەرمەند دەبێت و هەچ خانوویەک لە دوای بەرواری سیوەکی 2020 دروست کرا بێت بە زیادە لە قەڵەمە درێت سودمە نابێت لەما سیوەکی 2020ەوە هەیکەل شمول ناکات زەوی شمول ناکات پێش ئەو بەروارە خانووی لەسەر کرد بێت و لە هەمان کاتە تەڵەبی تەقدیم بە پارێزگای سلێمانی کرد بێت بۆچی ئەو بەروارە کاکۆسمان لە یاساکەی ئاماژەی پێکردووە ئێمە سڵتەی تەنفیزی کەسانێک کە بن کە مسبقەنم خەبەریان هەواڵیان بیسبێت و شوبر خانویان لەسەر دروستکرێ بۆی بێ بە مڵکی خۆیان و بۆ شاروانی نەگەڕێتەوە ڕێکارێکی لەم جۆریان کردبێت حکمەتی ئەم یاسایە لە 2019 دەرچووە یاسای ژمارە 3 2019 بوو ئەو کاتێک ئەم یاسایە دەرچوو 120 ڕۆژ 3 مانگی دیاری کرد بۆ تەقدیمکردنی تەڵەب کاتی یاساکە بەدەست ئێمە وەکو بەڕێوەبەری ناحیە گێژە و مدەی هەر تێپەڕی بوو چ پارێزگار بەڕێز جەنای پارێزگار مدەکەی درێژ کردو کە ناقانونی بۆ ئەو چارەسەری ئەو ماوەی نەکرد بۆیە هەستان هەمواری ئەم یاسایان کردو بە یاسایەکی تر کە یاسای ژمارە 7 2021 بوو باش لە نۆی 2021 کۆم یاسایە دەرچوو باشە بەدەر لە ناحەی بەکرەجۆ کوێ دیکەیە کە ئەم مامەڵانیان جەم هەرێمی کوردستان ئەگرێتەوە قەزاو ناحیەکان هەموو پارێزگاکان ئەگرێتەوە بەڵام بە شێوەی گشتیەکەی لە پارێزگای سلێمانی سەمنکاتم وەکو سنووری ناحیەکەی خۆم قساکەم کە بەشێکی زۆری زیادەڕەوەیەکان لە سنووری منایە بە حکمی ئەو گوندانە پێشتر گوند بوون ئێستا هاتوون کەوتونەتە ناو ماسەرپلانی سلێمانیەوە و پێویستە تاپۆ بکرێ و بەپی یاسای قانونی مەدەنی عێراقی هیچ مڵک ڕوکنی شکلیتیایە زەوی بێت عقارات زەوی بێت خانوو بێت پێویستێت تەسجیل بێت لە دایرەی عقاری ئەنجا تۆ مالیکی و هەر کڕین و فرۆشتنیە بکرێت لە دەرەوەی ئەوە بە تەجاوز و بە زیادەڕە و بە تاوان ئەژمارەکرێ بۆیە ئەم یاسایە پێت ئەڵێ بڕۆ عریزە بۆ تاپۆی کە بۆی حەقی ڕقەبە بۆت بگەڕێتەوە مڵکیەتە بۆ تۆ بێ سبێنە تۆ توانی بچی لە دایرەوەکو زمانێک داینەیت مڵکەکەت بە ڕسمیە توانی کڕین و فرۆشتنی پێوە بکەیت تەمینە بۆت باشە لە ڕووی خزمەت گوزاریەوە ئەم ناوچانە خزمەت گوزاریان چۆنە ئەوانی کە خزمەت گوزاریان بەدەست نەکەیشت بێت لە ڕووی ئەوەی کە بەناو دەکرێن تر هەوڵیش دەدرێت کە خزمەت گوزاریان بۆ ئاسان یاساکەی ئاماژەی بەوە داوە بەشێ لەو پارەی کە لیەسەنێ لە سا 5 هاوڵاتیەکە ئەگەر کرێکی بێت یاسایەدا نرخەکانی لەسەر دیاری کراوە ئەو بڕەپارەی کە دەست دەکەوێت لە سای هەفتای ئەچێتەوە بۆ وەزارەتی شارەوانی لەوێ بۆ ئەو ناوچانی کە نەخشەی نییە نەخشەی بنەڕەتیان بۆ بکەن و دیزاین و ئەوەی بۆ بکرێت چکە بەشێکی بە شێوەی هەڕەمەکی دروست کراوە شارەوانی نەخشەی بۆ نەکردوون لە سای سیشی ئەدرێتەوە بە شارەوانی ئەو شوێنە کە بۆ خەدەمات و پێداویستیەکانی هاوڵاتیەکان سەرفی بکاتەوە باشە کاگوسمان دەزانین کە بەشێک لەو خانوانی کە لە دەرەوەی سنتەری
شاری سلێمانی دروست کرابن لەوانەیە ئەو مەودایی کە خانوویان لەسەر دروستکە زۆر جار گۆڕانکاری بەسەردا بێ لەوانەیە مەودایەکی کەم بێ بۆ نمونە 50 مەتر بێ 40 مەتر بێ ئەمە دەستنیشان کراوە کە بەناوکردنیان بۆ بکرێت لە ڕووی مەتر و مەوداکەوە لە سنووری سنتەری پارێزگاکان تا 200 مەتر بە سودمەند اعتیبار ناکرێ لە سنتەری قەزا 250 مەترە لە ناحیەکان تا 300 مەتر ئەکرێ بە ناوی هاوڵاتیەکەوە یعنی بەو سعرەی کە خەمڵێنراوە لە سا 5 لێسەندە بۆ ئەگەر مڵچێک بای 5 دەفتەر بێت لە شوێنێکە 25 وەرەقەی لێوەرەگیرێ بای دەفتەرە بێ گەڵایەکی لێوەرەگیرێ یعنی نرخەکە ڕەمزیەکە لێوەرەگیری وەگەوە نییە کە هاوڵاتیەک فەرمانبەرێک مڵچێک لە دەوڵەت بە سوودمەند وەرەگرێ یعنی نرخی ئەم تۆمارکردنە زۆر کەمترێکە لەوەی کە فەرمانبەرەکە بە حەقیقیش وەریەگرێت باش بەڵێ باش قسەکە باشە کاک عوسمان بەشێک لەم خانوانەی کە لە دەرەوەی شاری سنتەری شار دروست دەکرێت لە بەکرەجۆیە لە عربەتایە لە دۆڵەڕووتە زۆربەی بۆ خانوو باخ تێیدا کراوە باخێک بۆ شوێنێکی ئیسراحەت دروست کراوە ئەمانیش دەگرێتەوە بەم بەناوکردنەکە هێویخان لەمە هاتووە بە سەریحێڵێ خانووی سەکەن بەڵام کەوتە سنووری ماستەر پلان و کوست کەوتە سنووری شارەوانیەکەەوە ناڵێ باخەیە ئەوەیە خانوو بێ ماڵی تیاابێت تۆمارەکرێ و ئەگەر هات و خانوویەک تۆمار کرابوو هاوڵاتیەک خانوویەکی بە تەجاوز کردووە چۆتە ناوی فعلەن تەڵەبەکەی تەقدیم کردووە مەشمولە بەوە بەڵام لەگەڵ نەخشەی بنەڕەتی و دیزاین و ماسەرپلانی شارەوانیە ناگونجێ ئەوە پێویستە لەسەر لیژنەی باڵا لیژنەی باڵاش مافی ئەوەی هەیە کە مەسەلەن ئەو تەجاوزە لەویا لابەرێت باش مولیشکە بەڵام پێویستە لەسەر شارەوانی ئەو شوێنە خۆی تەجاوزەکە لابەرێەوە هاوڵاتەکە مافی هەیە ئەو مەوادی کە لەوێتی بیبا بەخۆی و شارەوانی پێویستە پاچەیە زەوی لە هەمان شوێن وەک قەرەبوو پێ بداتەوانێ واتە قەرەبووش دەکرێنەوە ئەوانەی کە مەشمول بێت بە یاساکە بڵێ قەرەبوو دەکرێتەوانێ بەڵێ کاک عوسمان من زۆر سپاس دەکەم کە لێرە جنابەت ئامادە بووی دووبارە سپاس بۆ بەڕێز عوسمان ئەنوەر کە بەڕێزیان بەڕێوەبەری ناحیەی بەکرێجۆ بۆ ڕاستە خۆدەرە لە ستۆدیۆ ئامادە کە گرنگە ئەفڵکەیت هەندێک خەڵگەڵێ من فۆرمم بۆ کراوە ساڵانی پێشوو تەڵەبم کردو فۆرمم هەیە فۆرم ناخوا بەپی ئەم یاسایە پێویستە ئەم یاسایە جێبەجێ بۆچی ئەو فۆرمانیان بۆ کراوە پێشتر ئەوە لە کاتی خۆیان وەکو شێوەی ئامارێک کراوە یان لە یاسای ژمارەسەی 2009 هەندێک بەڕێز فریا کەوتووە چووە مامەڵەکەی تەواو کردووە بەڵام نەگەشتۆتە بنبڕوو لە دایرەی تۆماری تاپۆ تەجیل نەکراوە بۆیە کە ئەم یاسا تازە هاو یاسای پێشوو هەڵ ئەپەسێرێت کاری پێ ژمارەیەکی زۆر ئەردوخان و هەیە کە ئەو فۆرمیان وەرگرتووە قوربان هەرچی فۆرمی هەیە پێویستە بچێ پێش بەرواری نۆینۆ تەڵەب تەقدیم بکات کە داواکاریان کرد ڕێکاری یاسایی لەلایەن ئێوە بۆی دەکرێت لەلایەن لوژنە فەرعیەکانەوانێت کە ئێستەمە تەڵەبەکە تەقدیمەکرێ بە وحدە ئیداریەکان لە سنووری مندا بڵێن سنووری پارێزگای سلێمانی پێشکەش بە پارێزگای سلێمانیەکرێ لە قەزایەکی وەکو چوارتا پێشکەش بە قایمقامە بە ڕێزەکە ئەگرە قایمقامیان لە ماوەت ئەوێ لە قەرا قایمقامە فۆرمی هەبێ نەیبێت ئەبێ بچێت تەڵەبەکە تەقدیم بکات زۆر باش لەبەرەوەی مافیە فەوتێ چکە ڕوکنی شکلی لە عقاراتە پێویێت تەزیل بێ لە دایری تاپۆ ئەوە نەبێت ئەبێ بچێت تەڵەبەکەی تەقدیم کا بۆ ئەو مافەی نەفەوتێت کاک عوسمان زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەڕێز عوسمان ئەنوەر کە بەڕێزیان بەڕێوەبەری ناحیەی بەکرێجۆ بوون لێرە لە ستۆدیۆ ئامادە بوون هیوادارین ئەو وردەکاریانەی ئەو زانیاریانی کە ئەو گەیاندی بۆ کەسانی کە ئەم بڕیارە دەیانگرێتەوە بە پەلا هەوڵ بدەن کە ڕێکاری یاساییەکان بگرنە بەر